کاتێک ڕۆژانە دەچیتە تۆڕە کۆمەڵاتیەکان چەندین بابەتی جیاواز و هەمەڕەنگ دەبینی. منیش ئەمڕۆ کاتێک سۆشیال میدیاکە خۆم کردەوە چەند کارێکی خانوێکم بینی کە زۆر ناوازە و سەرنجڕاکێش بوو. ئەمەش وێلێ کردم کە زیاتر بەدوایە بچم بۆ ئەوەی کە ئەم خانمە بناسم ئەو کارانەی کە کردوێتی بیبینم. بۆیە ئەمەیە بەرنامەی ئەمجارم لەگەڵ ئەم خاتونە بێت و بە ئێوەشی بناسێنم. ئاوێستا عەبدوڵڵا عومەر لەدایکبووی ساڵی 1970 خەڵکی شاری کەرکووکە و لە شاری سلێمانی دادەنیشێت. ئەندازیاری گەیاندنی لە زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانی لە ساڵی 2018 تەواو کردووە. هەر لە منداڵیەوە بەهرەی وێنەکێشانی هەبوو وەک خولیایەک وێنەی کێشاوە. دواتر بەهۆی ئەوەی وەک هەردەرچوویەکی تر دانامەزرێت لە بوارەکەی خۆی بیر لەوە دەکاتەوە بەهرەکەی بکاتە کارێکی سربەخۆ و لەگەڵ هاوسەرەکەی دەست دەکەن بە هونەری کێشانی نەخش لەسەر شوشە بە شێوازێکی سەرنجڕاکێش. کارەکەیان لە ماڵە خەنجیلانەکی خۆیانە و لە ڕێگەی سۆشیال میدیاوە دەناسێنن. کولتوری کوردەواریش تێکەڵ بە نەخشەکان دەکەن. خانمێکی دەستڕەنگین لە هەر شوێنێک بێ ئێمەش دەگەین ئەو شوێنە و ئەیدۆزینەوە بۆ ئەوی بەهرە و تواناکانی بێەوە بگەێنین. خۆشحاڵم جارەش لە ئاژینەوە لەگەڵتانان بۆ ناساندنی خاتوونێکی تر کە کاری دەستڕەنگینی دەکات و نەخشاندنی هونەریە کات لەسەر قاپ و کوب بۆی زیاتر خات و ئاستا بناسین و ئێوەش لەگەڵمان نابن و ئیشەکانی ببینن لەگەڵما بن بۆ بەرنامەی ئەمجارە. السلام عليكم. عليكم السلام. شنو أهلا باشي بخير بيا خوش بيا باجر سلاس ممنون فرموجان بخير بيا فرفش مانكو فرمو. السلام عليكم. عليكم السلام بخير بيا خوش باشي أستاخان بخير بيا زور سپاس دنگو باسی تو جانا لخوا بزيادة تو باشي لقل إيشو كار الحمد لله. با ئێستاخان بناسیم زانین ئیشی چییە هەرچەنە منوتم کاری دەستڕەنگینیەکە و هەندێک لە ئیشەکانیشم بینی زۆر زۆر بەلام و جوان بوو حەزەکەم زیاتر خۆشە بە بینەرانی ئاشنا بکەیت. دووبارە بەخێر بن. من ئاوێستا عەبدوڵڵا ئەندازیاری گەیاندنم تەواو کردووە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و لە سلێمانی نیشتەجێم. زانکۆی پۆلیتەکنیک بەشی گەیاندن وایە؟ بەڵێ ئەندازیاری گەیاندنم تەواو کردووە. زۆر زۆر دوورە ینی هەر لە بارەکەی خۆتەوە هیچ ڕابطێکی نییە. زۆربەی کەسانشی کە بۆ چوومەتە لایەن هەمان شێواز بۆ نازانم هۆکارەکەی بۆ چی ئەگەڕێتەوە ئێستاخان؟ هۆکارەکەی ڕاستەکەی بۆ دانەمەزراندن ئەگەڕێتەوە هەموو حەز ئەکەین لە بوارەکەی خۆمانە ئیش بکەین یان بتوانین بۆ نمونە من هەندەسەم تەواو کردووە لە بواری خۆما ئیش بکەم بەڵام ئیشی دەرەوەیشم کردووە بەڵام دوای مدەتێک دەستم کردووە بە ئیشی هونەر و ئیشکردن لەسەر شوشە. ئاوێستاخان کەواتە ئێستا کامیانە زیاتر حەز لێیە؟ هەردووکیان بۆ من تایبەتن بەڵام ئێستا زۆر حەز بە ئیشەکەی خۆم ئەەکەم. زیاتر خۆ لای بنێتەوە کاتە ئیشەکە چێوا بە بێنەر هەنی بڵێن. من ئیش لەسەر شوشە ئەەکەم واتە هونەر لەسەر شوشە زەخرەفە و نەخشکردن لەسەر شوشە. کەی دەست پێکراوە ئێستاخان؟ ماوەیەکی زۆر ئەبێ 5 ساڵە بەجددی ئیش لەسەر ئەم 5 ساڵە بەردەوامی بەڵێ 5 ساڵ بە بەردەوامی هەرچەنە پێشتریش لەسەر وەرەقە و کانڤاس و ئەم بابەتانە ئیشم کردووە بەڵام 5 ساڵە بە بەردەوامی ئیش لەسەر شوشە و قاپ و ئیتر ئەم شتانە ئەەکەم. یعنی هەر لە مناڵێ و بەهرەوە تیا هەبووە کە وێنە بکێشی وایە بەڵام دواتر ویستوتە ئەمە بکەی بە کارێکی هونەری لەسەر بابەتی شوشەواتەوە و کوپەکان بە تایبەتی. بەڵێ لە مناڵیەوە من حەزم لە
ئیشکردن بووە بۆ هوەری بووە ڕسمکردن و زەخرەفەم زۆر حەز لێ بوو. قاتل مامۆستای وێنە لە مەکتەب دەرەجەی باشیەوە وایە دەرەجەی زۆر باشم هەبوو لە هوەرە. هیچی یادگارێکمەوە لەو ڕسمانی کە بۆن قوتابخانە کێشا بێت؟ بەڵێ بەشێکی ئەو ڕسمانی کەماومە هی پێنجی سەرەتایی ئی چوار و ئەوانەیە. هەمان جوانی هەیە کە ئێستا هەیەیان ئەو کات کە مناڵ شتێکی سەرەتایی بووە بۆ من. زۆر باشە کاتە ئاستاخان یەکەم جار بیرۆکەکە هەر لەوە بوو کە دانە مەزراییان سەرەتای دەستپێکردن لە کاتی قوتابخانە و دەوامی شابوو ئەمە چۆن بوو ئەم بیرۆکەیە؟ ڕۆژێکیان لە سنتەرێکا دانیشت بووم لەسەر کلێنس نەخشم ئەکێشە جا سڵفە لەو کاتەیە دکتۆرە عالیە لەوێ بوو بینی ئەم چیرۆکەم هێشتا باز نەکردووە لە شوێنێکی ترا و پیشانیە وتی مادام تۆ ئەوەوە حەز لە زەخرەفە و بابەتی نەخشکردنە ئەتوانی ئەمە بکەیت ئەمە هەیە ئەم هوەرە هەیە کاتە ئەسانی بڵێن ئەو هاندەرێکی باش بوو ڕێز سڵاومان هەیە تەڵان بۆی دکتۆرالێ من یەکێک ملوانی کە خۆشم دەرسم لای خوێندووە زۆر کەسایەتی کتێبێت کاریگەریکی زۆری هەبوو لەسەر من و دوای ئەوە ڕاستەوخۆ من ماوەیەکی زۆری نەبرد ڕۆشتم ئەو بابەتانم کڕی بۆیە و کوپ و گۆزە و باشە کە سەرەتا دەست پێ کرد ئەم کارە یعنی تازە نەبوو نوێ نەبوو یعنی کاری لەم شێوازە کرابوو پێش کە من دەستم پێ کرد زۆر تازە بوو یعنی خۆم شتێکی وام نەبینی بوو یان پیجێکی وام بینی بێت بزانم کە ئەم ئیشانە هەیە بەم شێوازە کە دەستم پێ کرد لەسەر بۆکسێکی بچووک لۆ دەستم پێ کرد ئیتر هێواش هەستم کرد زۆر باشم تیە ئەو کاتە ئەتخوێن لەگەڵ خوێندنەکەت ئەو کارەتە کرد یان دوای خوێندن بڕیارێتە؟ نا دوای خوێندن بەتەواوەتی بڕیاری ئەمەما کە دەست پێکرد ینی هەستە کرد بۆ ئەم شتە سەرکەوت و بیان خواستی لەسەر بوو یان ترسێکە هەبێلەوەی تۆ بڵێ ئەم کارە باش بێیان خەڵک بەدڵی بێت تۆزێ و بیرۆکانەیە بەمێشکمانە ڕاست ئەکەی هەموو بیرۆکانە لە مشکی منیشە هەبووە بەڵام ئەها وەکو سەرەتا حەز ئەکەی بۆ نمونە شتەکان بۆ خۆ بێت زۆر کە دواتر ڕەنگە داوات لێ بکە ئەنجا بیر لەوە بکەیتەوە باش تشتێکیش بکەم بۆ خەڵکی تر بێ ئەکەی بۆ نەشتی جیاوازتر هەوڵ ئەی هێواش فکرەی تازە بۆیات بابەتەکانە ئەگۆڕێن ینی لە یەک خەڵبا نامێنیتەوە. ئەکەی هاوسەرگیریت کردووە ماڵە جوانەتان پێکەوەنە؟ ئێمە 2010 زەواجمان کرد. ئینشاڵڵا بەختەوەر بن. زۆر سپاس کاتە با بڵێن ینی لە خانەوادەکەتانە هەر پێشەوەی هاوسەرگیریش بکەی یان ئێستا کە دەست پێ کردووە هیچ کەسێک لە خانەوادەکەت ئەو بەهرەی هەیە یان دەسی وێنە و ئەفشانان هەوە؟ لە خێزانەکەمە خوشکەکانم بەڵێ دەستی وێنە کێشانیان هەیە یەکێکیان وێنە ئەکێشێت و ئیشی زۆر جوانیشی هەیە و خوشکێکی تریشم هەیە کاری چنین ئەکات بەعیلێت دەستڕەنگێنن بڵێ خۆش بەختن لەوە کاتە باشە پێم بڵێ ڕۆژانە چۆن کارەکانە بەسەرەبێ کاتەکانە بەسەرەبێ بە تایبەتی هەر بۆ ماڵەوە داوناوە لە نێویشیانە ئەم ئیشانە ئەەکەیان کاری ترت هەیە خۆتی پێوە مەشغوڵ بکەی حەزەکەم باسەکەم ڕۆژانە کاتەکانم بە ئیشکردن و ئیشی ماڵەوە بەڕێ ئەەکەم و ئەگەر پلانێکی تریش هەبێت کاری کوپەکانیش بەجیا بەتەیکیت لەبەر ئێستا بووە بە ئیشێکی سەرەکی تۆ بەڵێ ئەرۆڵا ئیشێکی سەرەکیە بۆ من بۆیە کاتێکی باشی بۆ دائەنێم. ئاوێستاخان کە دەست پێ ئەەکەیت ڕەنگە زۆر بە شتێکی سادە دەست پێ بکەیت ئەو کاتە عنی بۆ نە کە دەستی پێکرد ئەو ئەدەواتانە و لەبەردەسا بوو کە بڕیاڕوا بۆ ئەم ئیشی پێ بکە یان پیجی بۆ دابنیت و توزانم بیرۆکی ئەوت بۆ دروست بێ یا ئەو تا پلە بە پلە ئەم هەنگاوانەت بڕی پلە بە پلە بووە واتە سەرەتا پلانی تەواوەتیم نەبوو بۆی تەنها ئەمیست خۆم تاقی بکەمەوە واتە من لەسەر وەرەقە ئەم شتە ئەزانم ئەتوانم بیکێشم بەڵام ئەتوانم لەسەر کوپ یان لەسەر فەخفوریەک بیکێشم ئەویان تۆزێک جیاواز بوو و سەرەتا و ڕەنگانی کە ئەم کڕی ئەبە تاقیکەمەوە بزانم تا چەندێک ئەمێنێتەوە ئایا ئەم ڕەنگانە لێ ئەبنەوە یان نا کاتە ئێمە تستی ئەوەشمان ئەکرد ئەفوت خوا فەرموو دەستەکانە خۆش بێ ئاستاخان ینی قەت هەوڵت داوە کەسێکی تریش بین تەناو ئیشەکەوەیان پێی بڵێیت ئەگەر بێ لەم کارە بکە یان بیرۆکیکی وای هەبێت
وەکو یارمەتی بەڵێ یارمەتی زۆر کەس ئەین واتە هەر کەسێک پرسیارمان لێ بکات لە ڕێگەی پەیجەکەەوە بێت یان ڕاستەوخۆ جابی ئەینەوە بۆ ڕنگ بێت یاخود بۆ پرسیاری چۆنێتی دەستپێکردن بێت و هاوسەرەکەیشم ئەم ئیشە ئەکات لەگەڵ منە ینی یارمەتی دەرێکی زۆر زۆر باش کاتە ئەتوێن بڵێن چۆڵە ئیشەکەدا هەم بۆ بەخێزانی هاوسەرەکەش ڕۆڵێکی باشی هەیە وایە بەڵێ ڕۆڵە دەستەکانە خۆش بێ ئاستاخان ئێستا کە ئەو هاوکارێکی باشتە ئەوەی کردووە زیاتر گرنگی بم بەهرە و توانای خۆت بێ لە بوارەکە خۆ بدۆزیتەوە بەدڵنیە ئەگەر تۆ پاڵپشتێکە هەبێت زۆر باشتر ئەتوانی هەوڵ بیت و زیاتر بۆ نمونە کاتی بۆ تەرخان ئەەکەیت کاتە پاماڵی بۆ کە گلەیمان لێ نەکەن ئەوان ڕۆڵیان هەوەیان بەس هاوسەرەکە ئەوان لە بیریژمەکە بەسێک لەوانی ماڵی باوکیشم زۆر یارمەتی پێیان خۆش بوونەکە دەستی پێ کرد زۆر پشتگیریان کردوم هەتاوەکو ئێستا ئەکی دایک و باوکم زۆر یارمەتی دەرم بووە ئەوانیش ینی پشتگیریەکان چۆن بووە قەت بووە یارمەتی زبان یان بۆ نەخشکەکانە کە باسە کرد ئەم هوەریان هەبووە دەستێکیان هەبێ لەگەڵ تا هەندێک کات بۆشایی بۆ پڕکەنەوە کارەکانت بۆ بکەن تاوەکو ئێستا مەجای ئەویان نەبوو ئەوان خوێنکارن هێشتان جامیعیان تاو نەکردووە لەبەرەوە مەجالێکی وایان نەبووە کە یارمەتی دەرم بن ینی لەو بابەتەیە ئەو ساغان دایمەن کە بۆم نەچمە لای خانمێکی دەزڕەنگین یان کە کارێکی کردوێ کسەر و پرسیارمدا دروستە بێت لە ماڵەکەی خۆیان چۆن داینابێن ها بەکاری هێنابێ یان جاری وای ئیشی لەسەرەکە لە ماڵەکەی خۆیان دایانێت هیچێکێک لەو کارانی خۆت داناوە بەڵێ دامناوە حەز ئەکی بابشانە بەمگە زۆر باشە زیاتر ئەوانەی ئێرە کوپن وایە بەڵێ ئەوانە کوپن ئەم کتێبخانەی هیکەیە یعنی خوێنەریشن هەردووکتان یان زیاتر هاوسەرەکەمان هەردووکمان ئەخوێنینەوە بەڵام زۆربەی ئەوە کاتە بوونی کتێبخانە هەر لە ماڵە خۆی زۆر گرنگە و جوانیشە ینی هەستەکەم ماڵک تیای نەبێت هەر لە خۆ نوعەکە کاتە باسێکی ئەم کارە جوانانەتم بۆ بکەیت ئەمە نمونەیەکە لە کارەکانی ئاوێستاخان وایە بەڵێ ئەمە نمونەیەکە لە کارەکانی من بۆ نمونە ئەم پیاڵانە ئی خۆمانە یعنی بۆ خۆمان بەکاری ئەهێنین لە ماڵەوە ئەی ئەمانەش تاقمن بە تاقم ئەیانکەیان جیابەجیایە بۆ ئەمانە ئەم کوپە بچووکانە هەریەکەیان و نەخشێکە وایە ڕاستە زیاتر بە تاک ئەیکەین و خەڵکیش هەیە بۆ نمونە حەز بەوە ئەکات کە سێتێکی بۆ دروست بکەین لەسەر داواکاری خۆی بێت یان ئەوەی کە ئێمە بۆی هەڵبژێرین باش ئاستاخان ئەو شتانی کە بۆ خۆتی دروستەکەی هەیە تایبەت بۆ خۆتی دروست کردیان جاروە ئەوانەش لێ ئەسەنن کە بۆ خۆتی دروستەکەی لەبەرەی ها مشتریە حەزی لێتی ڕاست ئەفەرمی من لەسەرەتەوە کە ئیشم ئەکرد تەسەوڕ مەکرد ئەو ئیشانە بمێنەوە لە ماڵەکەی خۆما دێ ئەنێم بەڵام دەردی تۆ ئەڵیت ئەوانەیش هەمووی ڕۆشتن کاتەسە هیچ ئیشێکی خۆتم ماوەتەوە ها بە تایبەتی بە خۆت دروست کردەوە دڵە نەیە بیفەوتێنی ئینشاءڵڵا ئەویش پیشان ئەم کە مابێتەوە ئاستاخان ئەم کوپانم بۆ پیشان بێت و پێشم بڵێ ینی چیت لەسەر کێشاوە چۆن نەخش کردەوە زۆر باشە بۆ نمونە ئەم کوپەمان هەیە کە دیوێکی نەخشە و دیوەکانی زۆر ناسک و جوانن ئەمە بۆ ناو ساراکان وایە بۆ ناوی ساراکان باشە بەڵێ ئەوەی پەنەی ئەمان زەخرەفەیە و دۆت پینتین بە ناوی تینە لەسەر خواستی خۆیانە ینی بۆ ناسەمە بە ئینگلیزی نووسراوە ئەوەی تریان بە کوردی نووسراوە ئەو کتۆتەوە سەرخواستی مشتێک بەڵێ لەسەر خواستی خۆیانە بە کوردی بۆیان بنووسین یان بە ئینگلیزی بەس تێکەڵکردنی ئەو ڕەنگانە زۆر گرنگان ێستا بۆ ئەمانە پەمەی پیرۆزەی یان باڵی شین و زرد و چۆن ئەمانە گونجێنی زۆر جوان ڕاست ئەەکەی تێکەڵکردنی ڕەنگەکان و گونجاندنیان بێکەوە سەلیقەیەکی خۆی ئەوێت هەنێک کاتیش ئێمە کێشەی ئەومانە بێت لە تۆنەکانە ئەبێ خۆمان دروستی بکەین واتە تۆنی ڕەنگی نامۆ هەیە ڕەنگ هەیە کۆمەڵێک ڕەنگی سەرەکی ئەوەی تری ئەبێ خۆمان ئامادەی بکەین باشە عنی ئەو سەلیقەیە مشتری ئەتوانێت بۆ نەدیاری بکات بڵێ با گوڵەکەی ئەم ڕەنگە بێن ئەو ڕەنگە یان زیاتر احتیمال دەکرێتە سەر خۆت جوانتر من بۆ زۆر کە من ئەوانەی کە ئەڵێن بە ئەم پەمەیە بێت بۆ نمونە یان بە ئەم نۆ ئەمۆرە بێت ئەوەی تری ئەیاتە دەستی خۆمان ئەڵە سەلیقەی خۆتان زۆر جوانترە چیمان بۆ پێشنیار بکەن کاتەمە ئەم تاقمەیە کە ئامادە کرۆ بە خانمێک و ئێستا بەڵێ جاسە ببینەگلیمان لێک ئەڵە تاقمەکەم بەدەست نەگەیشتەوە ئێوە لە بەرنامە باستان گەڕانەوە ئەم کوپە هەر زۆر ناسک و جوانە باش ئاساگیان یەک پرسیارم لا دروست بووە ئەمە هەر بۆ جوانیان ئەتوانم قاوەی تیا بخۆمەوە چای تیا بخۆمەوە بۆ بەکارهێنانە لە بەرەوەی ڕەنگەکان ئەمێننەوە
ینی سابتن لەسەر شوشەکە. باش ئەی بۆ نمونە بیشۆیت بیکەیتە غەزالێ قاپشۆردنەوە. خۆشم سەرەتا و کێشانەم زۆر هەبوو بۆ مەجموعەیە زۆری ڕەنگم تاقی کردەوە هەتاوەکو توانیمان بۆ نەبزانین کام جۆرەیان باشترینە ئێمە ئەوە بەکار بهێنین و بمێنێتەوە. بۆ نمونە کێشەی زۆری هەیە ئەم ڕەنگانە بەشێکیان ئەتوانی بۆ نمونە بیخەیتە فڕنەوەواتە ئەبێ بەگەرمکردن سابت ئەبێت. بەشێکی تریان بە ئاو ئەگیرێتەوە بەشێک بە تەنەر ئەگیرێتەوە ینی تۆ ئەبێت سەرەتا ئەو معلوماتانە و لابێت دواتر ئەتوانی. باش ئەوەی ئێستا بەکاری ئەهێنی بە ئاسایی ئەتوانم بیشۆم بە ئاسایی ئەتوانیت بیشۆیت بیکەمە قاپشۆریشەوە. زۆربەی ئەوەی لەسەر بۆن لەسەر ئەلبەی بۆیەکە لەسەرێتی بەڵام هەستەکەم هەتا تێنەکەی باشترە منیژەمە ئەو بڵێم هەتاوەکو تینەکەی باشترە. و هەست ناکەمانی ونش ئیشمان پێ بکە زیاتر بۆ میوانێک ڕەنگە بەکاری بێنی ڕاست ئەەکەیت و زۆربەشی بۆ هەدیەی ئەوێت واتە بۆ خۆی نییە. بەڵام ئێمە هەم ئەو معلوماتانی پێ ئەین کە بۆ ئەتوانێت بەکاری بێنێت. تۆ ئێستا سێتێکی ئاوا ئەبێ حەز ئەەکەی لە ماڵەکەی خۆتا دەی بنەی بەکاری بهێنیت. ئەی باشە بۆچی یعنی هۆکار چیە زۆربەی کات سپی بەکارەهێنی وەک لە ئاوەکان سەلیقی خەڵکە داوای ئەمە ئەکەن بۆ نمونە زیاتر حەزیان لە هەستەکەم زیاتر نەخشەکان تیا دەرەکەوێت هۆکارەکە بێت زۆر زیاتر ڕەنگەکانیشی لەسەر دەرەکەوێت و خەڵک هەیە حەز بە ڕەنگی جیاوازیش ئەکات بۆ نەپەمەیی ساوز فنجان پێم بڵێنسم بۆ منم خۆی پەمەیە و تۆ ڕەنگی تر لەسەردانەوە بەڵێ ئەمانە بە جیاواز خۆیان سپین و ڕەنگی تر ینی توانین کوپەکان بەدڵی خۆت بەڵێ بەدڵی خۆ ئەتوانی هەڵیان بژێریت دەستەکان خۆش ئەی باشە چۆن کار لەسەر ئەمانە ئەکەیت بۆ نمونە من ئەمەوێت ئەم کوپەم هەبێت مەجموعەیەکی زۆری لێ ئەکڕم لەبەرەوەی بۆ نمونە من دای ئەنێم خەڵک تەڵەبی ئەکات ئەبێت بۆ نمونە لە لای خۆم بەردەست بێت بۆ من 20 کەس داوای ئەمە بکات پێویستە 20 کوپم هەبێت لەبەر ئەوە ئێمە هەوڵ ئەین بە شێوەیەکی ئەم زۆربەی ئەو بابەتانێککە هەمان بووە هەمان بێت ئەنی کوپەکانمان دەست بکەوێتەوە هەنی جاریش کێشەوەمان بۆ دروستە قاپێکەکە جاری وەهەبێ بەدەستی مشتریەکە شکاوە ئەی باکەیان لاچ هەر کاتی کارکردن جیاشەوەش ڕوویاوایە ئەین کاتی کارکردن شکار لە کاتی کارکردنیشە ئەوەش هەر ڕوویاوە زۆر ناخۆشە بەڵام بۆ تۆ ڕەنگە ئاسانتر بۆ بەڵام مشتریەکە ڕاستەکەی بەڵام دووبارە ئێمە هەر قەرەبوویان ئەەکەینەوە ینی بۆ ئەگەر لای ئێمەشەوە بشکێت یان لە ڕێگا لە کاتی گیاندنا بشکێت ئەوە ئێمە هەر قەرەبوویان ئەەکەین باش ئاستایان هیچ شوێنێکی داناوە لە ماڵەکە تا تایبەت بۆم کارە یانەوە تا بەس لێرە ئیشی بەڵێ ژوورێکم تایبەت کردووە بە ئیشەکەم ئەگەر حەزەکەی ئەتوانم پیشانە بم و سەیرێکی ئێوە زۆر باشە کاتەوەی بۆ شوێنی کارکردنەکەی فەرموو جا پێشم کەوە لەبری خۆت شارەزای فەرمووگیان هایکیشی لێوە سەلام عەلەیکم باشی کاکە زۆر سپاس ممنون ئەمە هاوسەرەکەی ئاستاخانەوەیە بەڵێ ئەمە پێشەنگا هاوسەری منە کاک پێشەنگچانی باشی خۆشحاڵ باشە ئێستا باسیەوەی بۆ کردم کە کاک پێشەنگ هاوکارێکی باشێتی وایە چۆن هاوکاریەکەیت چۆن پشتگیری گرنگترین ئیشی من بڵێم لە ئیشەکەمانە بەڕێوەبردننی پیجەکە و وەرگرتنی تەڵەب و پەیداکردنی کەرەستەکان و ڕەنگەکان و ئەنجە دوای ئەوەش کە بمێنێتەوە بۆ نمونە تەڵەبێکی زۆرمان هەبێت هەیە بۆ نمونە 20 کوپ پێیەکەوە داواکە بۆ کۆمپانیای ئەکێتی یا بۆ قوتابخانەیەەکە و کاتە منیش هاوکاریەکەم جەرا ئیشێکی زۆر کۆ بێتەوە ئێتر بۆ ئەوی شتەکان چکە زۆربەی بۆ عیدی میلادێ بۆ بۆنێکی شتەکە سەریعە فریان ناکەوێت یا بۆ نمونە ئیشی ماڵ ئەکات فریان ناکەوێت بەیەکەوە هەر هەمووی ئەنجام بایتر کاک پێشەنگ تۆزەم لە پێیامیش قارئی وایە لە ڕەمەزانە بەڵێ ئەڵم ناسراوە کاکە کاک پێشەنگ ینی بەڕاستی من ئەمێ لێرە ئەوە بگێنم ینی خێزانێک کە لەسەر بنەمایەکی جوانی ئاینی کۆک بێتەوەوە ئەوە بینین ئەگەر لەسەر ئەو بنەمایە دامەزرابێ هاوکاریکردن و پشتیوانی یەکتر لە یەکترکردن زۆر گرنگە تیاتانە ئەمە تا چەند گرنگە بۆ بوونی خێزانێک
وڵی گرنگترین شت ئەوەی کە ئافرەت کە دەسەیاتە ئیشێک کارێک بە تایبەت دوایەوەی کە خوێندن تەواوەکات و هەموو کەسێک بەس بە تایبەتتر ئافرەت کە کۆمەڵێک بەهرە و کۆمەڵێک تایبەتمەندی لە ئیشکردن یا هەیە جیاوازە لە پیا و بە بڕای من تا ئەو سنوورەی کە یارمەتی ئەیات خۆی بەرەو پێش بەرێ و تا ئەو سنوورەی کە کارێکی ئەکا خزمەت بە خەڵکی بکات هاوکاریکردن نەک تەنها لە سنوورێکی خێزانێ بەڵکو ئەبێتە ئەرکێکی ئاینی یا خۆت بۆ نمونە یارمەتیدانێک و پێدانی مافێک زیاتر کە زیاترە لەوەی بۆ نمونە بەڕێوەبردنی خێزانێک هیوای سەرکەوتنتان بۆ خوازێت باشە کاتێستا مەشغوڵی چی باسیەوە بکە مەشغوڵی ڕانکردنی ئەمە بووین کوپێکی جوانە زۆر ئەمەش تەڵەبە بە هەمان شێوە تەڵەبن بەڵێ هەموویان ئێستاخان ئیشەکان وەکو کاک پێشەنگیش باسی کرد بە پێی جیاوازی بۆ منە داواکاریەکانە بەشیەکەن یاخود چۆنە بەپی جیاوازی داواکاریەکان و زۆری داواکاریەکانە لە کاتێکا بۆ منە فریاناکەوم تەڵەبێکی زۆرمان لەسرە پێویستە لە کاتێکی دیاریکراوە تەواو بێت و بگات بەدەستیان زۆر یارمەتیم ئاات کاتە مادەم لە شوێنی ئیشکردنەکەتان نایم باسیەوە بۆ بکەن ڕۆژانە چنێک کات لێرە بەسەرە بن کاتی ئیشکردنەکەمان بڵێم دیاریکراونی وەکو دەوامێک لە سەعات 8 تا 5 هەوارە بۆ نمونە بەڵام زیاتر بەپی ئیشکردنەکانە ڕەنگە ڕۆژێکی تێبکەوە هیچ ئیشێک نەبێتە دانیشتین بۆ خۆمان بۆ نمونە دیزاینێکی تازە پیشانی خەڵکەین دروستەکەین و پیشانی خەڵکەین بۆی شتی تر زیاتر ببینێ ڕەنگە کاتی واشە بێت تەڵەبەکان زۆر بێت سپاس بۆخوا تا یەک و دوی شەو بڵێم خەریک بین کە شتێکی بەپەلە بێت بەڵام على الأكثر 6 بۆ 8 ساعات ئیشەکەین لە کارەکەن لێرایە بەڵێ ئەستاگیان ئەو بۆن ئەو دیزاین و وێنانی کە بۆ نمونە ئەیکێشن بیرۆکەی خۆتانە یان دەری ئەهێنن لە وێنەی تر بۆ نێستا بەرنامەی وەکو پینترستمان هەیە زۆر وێنە و بیرۆکەمانایەتە دەربارەی وێنە کێشان ئەڕاست ئەەکەی ئەو بەرنامە ئەتوانی ئیسفادی لێ بکەیت و زۆربەی فکرەی خۆمانە بەڵام ئەویش واتە فکرەی لێوەر ئەگرین و هەنێ جاریش خەڵک داوای شتێکی تایبەت ئەکا کە خۆی ئەوێت واتە بۆ ئێمە فکرەکانی خۆشمانی ئەینی بەڵام ئەو هەر شتێکی دیاریکراوی خۆی ئەوێت تا چەند گرنگە ئیبداعی خۆتان بەیانی تا ڕادێک ئیشەکەکەی ئیبداعی خۆتی تیا بێ ڕەنگە هەندێک کات ئەوەی تیا بێ بۆ نمونە لاسایکردنەوەی بەیان شتێکیەوە ئەڕاست ئەەکەیت بەشی زۆری ئیشەکانمان ئیبداعی خۆمانە و ئەمە ژوای کردووە بۆ ئێمە ماوەیەکی زۆر بمێنینەوە و خەڵکیش زۆر بەدڵی بێت ئیشەکانی ئێمە زیاتر بڕات باشە کاک پێشنگ باسێکی ئەم شتانە ئێران بۆ بکار بۆن مە ڕەنگەکان کامانن فڵچەکان کامانن چۆن دیزاینیان لەسەرەکەن خۆواتەکانی ڕەنگەکان زیاتر تورکی و ئەڵمانی و فەڕەنسی و ئێرانی تایە کاتە لێرە دەسەکەون یان ئەوە تا زۆربەی کات دەبێت ئۆردەر بکەن وەڵاهی لێرە دەسەکەی وەڵام نرخەکەی هەم گرانترە و جاری وایە ڕەنگەکان نامێنێەوە گرفتێمان بۆ دروستەکە کوالێتێکەشیانانی گۆڕە کاتە بێگومان زۆر جار لە بەغاوە داواکەین لەوێ وەکالەتی شەریکەکان هەیە لێەوە داوایەکەین کەرستەکان شتێکی زۆر دیاریکراونیە وەکو فۆڵچە بۆ نمونە ئەم قەڵەمانە هەیە ئەمە ڕەنگەکە هەڵەگرێت و دواتر بە ڕووداری شوشەکە ئێنین و ڕەنگەکە ئەخاتە سەریانی وەکو هەر ئەمە شێوازی بەکارێناکە چۆنە کاک پێشنگادی هەر بۆ نمونە چۆن بەڵام لەسەر ئەمە زیاتر ئەمە بۆ شێوەیە ڕەنگەکە بڵاوە بێتەوە کەوابێن حەزەکەم خۆشمداریشم سەر وێنەی بکەمەوە سپاس دەکەم باشە ئەی بۆ نمونە ڕەنگی زۆر جوان هەیە سە ئەو لەوەیە لە دیزاینکردنەکەیە زەرتان بەکارهێناویان بە بڵین گۆڵدە کە بە زمانی خۆمانیڵی گەنجانە ڕەنگی سیلڤەرمان هەیە یان بۆ نەسپی بێک ئاو تۆزە بریسکی تیا بێ ڕەنگەکان هەیە هەنێکیان خۆی جاهیزانی بڵێ ئامادەکراوە هەنێ ڕەنگیشەیە خۆمان ئەیگرینەوە ئیتر ئەو تۆنە دەرەچێت بۆ نمونە ئێستا ئەم گۆڵدە لە عەلبەی ئاو بەم شێوەیە ئەیکەینە ئەمەوە بۆی بەکارهێنانی ئاسانتر بێت بۆی تەحدید بکە بۆ نمونە ئەم هێڵانە دەرچێتەوە خۆی تایەتی هەرچەنە خۆشمان ئەتوانینەوە بکەین بەڵام بۆ هەموو ئیشێک ئەو وردەکاری بریسکە شتە نابێت ڕاستەکەی ئەی ئەم ڕەفانەی ترچی لە خۆگرێ بۆ مامات بکە ئەم ڕەفانەی تر هەنێک ئیشی تەواو نەکراوە هەنێکیان ئێستا بۆ نمونە ئەمانە هەر بۆ خۆمان دروستمان کردبوون
ئەمانە کوپی ینی کوپی سادەیە کە ئامادەکراوە و ئیشی لەسەر بکرێ ئامادەکراوە بۆ ئەمانش کۆمەڵێک سێتە ئەمە بەشی ینی تەغلیفکردنە تەغلیفەکەین و پێچانە ڕووپۆشکردنەکەیەتی ئەم شتانێت دەستەکانتان خۆش بێ هیوای سەکەوتنتان بۆ خوازین ئاوەستاخان ئەگەر بیتە لای من ئێوەشمان تۆزە لە یشکرد کاکێشک بەس بە هەندێک باسی کاتەکانی ئێرم بۆ بکەین بۆ نمونە بۆچی زیاتر کوپە بینم کەمتر یعنی قاپەکانە بینم ئێستا بۆ ئەم قاپە جوانەمان هەیە دەستی خۆتانی تایە وایە بەڵێ ویستم ئاماژە بم ئەمە یەکێکە لەو ئیشانی کە زۆر کۆن دروستم کردووە و هەتاوکو ئێستا ماوەتەوە ئەو ئیشانی ئەیتەسەمان لێ نەسەندوی مشتێک بۆ خۆم کردومە زیاتر کوپ ئەبینی لەبەرەوەی خەڵک زیاتر داواکاری لەسەر کوپ هەیە قاپ وە ڕاستە شتێکی زۆر جوانە بەڵام زۆر بەکاری بۆ بەکارهێنان بەکاری ناهێنن بۆن ئەگە بیانەوە قاپێک دروستکەن زیاتر قەراخەکەی چارچێوەکەی نەخشی تیا ئەەکەن بەڵام ئەگە بۆ بەکارهێنان بێت ئەگەر بۆ هەڵواسن بێت ئەو ئەکیید جیاوازداوای ئەەکەن بەڵام کوپەکان بەکاری ئەهێنن لەبەرەوە زیاتر حەزی پێ ئەەکەن باش ئاستاخان بۆ نەسەمە مەرحەلە یەکەم ڕەنکردنێتی بەم ئاداواتانەی کە لێرە دانراوە باشە بەڵام دوای ئەوە چۆن وشک ئەبێتەوە یاخود چەندێکی پێ ئەچێت یان بۆ نە هەر ڕەنکردنی مەرحەلەی خۆی هەیە بێ وشک بێتەوە ئەنجا دواتر ئیشی لەسەر بکرێ بەڵێ بۆ ئیشکردن لەسەر کوپەکان و بۆ ماوەی نێوان ڕەنگەکان ئەبێ وش چاوەڕێ وشک بوونەوە بکەین لە هەن هەوای ئاسایی وشکە بێتەوە یان باسی فڕنەت باسی فڕنیشم کرد بەڵێ بەس ئێستا حالیان ئەو نەوعی ڕەنگەمان نەماوە کامیان باشترن بەڕای من هەردووکیان وەکو یەک باشن ئەوی کە لە فڕنیشە بۆ نەبەگەرمکردن ئەمان کرد هەمان ئەو ئیشەی ئێستامان بۆ ئەکات هەردووکیان کوالیتیان تقریبەن وەکو یەک بوو و کاتی بۆ نمونە دانانی ئەم کوپە بۆ ئەوی وشک بێتەوە 48 ساعتی ئەوێت 48 ساعت بەڵێ بۆ نە لە ڕەنگێکی ترا لەوانەیە جیاواز بێت زۆر باشە ئەی ئاستاگیان بۆ نمونە ئەگەر بۆنە قاپ کوپێک یان با بڵێن دەستێکی کامل بکەی ئەویان زۆر کاتی ئەوێ کاتێکی زۆر زیاتری ئەوێ بەدڵنیاییەوە تۆ ستێسێک نەخشی لەسەر ئەکێشیت و دواتە ڕەنی ئەەکەیتەوە چاوەڕە ئەەکەی هەتاوەکو وشک بێتەوە بەدڵنیایی و زۆر زیاتری ئەوێت باشە هیچ نوێگەریەک هەیە بتەوێت لە داهاتوە بیکەیت تا ئێستا نەوتوانی بێ بیهێنیتەنەوە ئەم شوێنە بچکۆلانەی خۆتەوە بەڵێ زۆر حەز ئەەکەم ئیش لەسەر جۆنتا بکەم یان شوێنی ئەکسسوارەتی ئافرەتان زۆر جارەسەر هێنیش پێ بووە کەڤەری مۆبایلەکانیان ئەمە زۆر ئیشی لەسەر ناکەین بەڵام ئەکرێنکە لەسەر کەڤەری مۆبایل تا ڕادەیەکە سابت نابێت بۆی زۆر ئیشی لەسەر ناکەین بەڵام ئەویش هەر ئەەکەین لەسەر خواستی مشتری بەتەمای لە داهاتوانی ئیش لەسەر ئەوشتانی تریش بکەی ئینشاءڵڵا بەڵێ نیەتمان هەیە ئیشێکی وا بکەین ئەی باشە تاشەن گرنگی بە کوالەتی بابەتەکان هەیە بۆ منەگەر کوپێک بمانێنێ ئەسڵی هەیە عادی هەیە کوپێک زووتر ئەشکێ کوپ هەیە زیاتر ئەمێنێتەوە هەرچەنە شوشەکان بەعام خۆیان ناسکن ڕاست ئەەکەیت کوپەکانیش ئەمە زۆر گرنگی بە کوالەتی ئەین و زۆر لامان گرنگە کوپێک کە داوای ئەەکەین یان کە ئەچین دڵنیا بینەوە لەوەی ئەکە ئەم کوپە بۆ نە دەرەجەیەەکە چونکی ئێستا کوپەکانیش دەرەجەی هەیە کە ئەچی بۆ نە بۆ مەغزان لە مەغزان گەڕین ئێمە زۆر بکات لە مەغزانەکانە بۆ نە داوای ئەەکەین لە شوێنێکا بە وجبەی زۆر ئەیهێنین بە جملە دەرەجە یەک و دەرەجە دوو ئەمانەی هەیە ئێمە عادەن دەرەجەیەک کاهێنین لە بەروی شتێکە خەڵک دڵنیا ئەبێتەوە مشتری پێ ئەەکەیت بە جۆرەکە جارێکی تر دوو جاری تر داوای ئەکاتەوە یعنی لە تۆ دڵنیا ئەبێتەوە باشە باسی سوۆشیال میدیاکەتم بۆ بکرێ ئەستا بەشێکی باشی ئەو کارە دەستیانە یاخود ئەو دەستڕنگینیانەی هەیە بە تایبەتی بۆ خانمان لە سوۆشیال میدیا دەرفەتێکی باشە بۆ بڵاوکردنەوەیان یاخود ناساندنی مشتریەکان ئەو متمانەیەتان دروست کردووە پردێکی پەیوەندیتان هەیە لەگەڵ کەسانی ئەوەیە بەڵێ لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆمانەوە ئەو پردەمان دروست کردووە و خەڵکیش متمانێکی زۆری هەیە بە ئێمە زۆر گرنگی بۆ ئەین کە مشتری بمێنێتەوە ینی ئەو کەسی کە بۆ نمونە داوای کوپێک لە ئێمە ئەکات ئەو نە دڵنیایی بکەین ئەو بە جوین پێشوازی لێ بکەین کە جارێکی تر بۆ نە بیەوێ هەدیێ بکایان شتێکی تر بکات دووبارە ئێمە هەڵبژێرێتەوە ئەم تاکانە شەر ئیشی تایە هەر بابەتی ئیشکردنی تایە بەڵێ عنی ئێستا ئەمانەوە ڕۆفەکان تا هەمووی پڕ کردووە
فڕمان کردووە ئەڕۆڵە ئەی باشە ئەم کامێرەتان بۆ لێرەدانەوە کاک پێشنگ نازانم ئەگەر بێتەوە باسێکی ئەم کامێرەم بۆ کەمە بۆ وێنەگرتنی ئەم بۆ وێنەگرتنی ئیشەکانە وردەکاری تایە وردەکاری زۆر جار هەر بەڕم وێنەگرتنی یاتیادی دەرناچێت باشە بۆچی یعنی بیر لەو کردو ێستا هەڵزۆری کەس بە مۆبایلەکەی بەڵام ئێوە بیر لە کوالیتی ئەکەنەوە حەز ئەەکەن بۆ منە بە کامێرایەکی پێشکەوتو بێ وڵی کامێراگە خۆمان هەمان بۆ بەڵام تایبەتمان کرد بەم ئیشە لەبەرەوەی وردەکاریەکان ڕەنگەکان زیاتر بە وازەحتر و بە ڕاستەقینەتر کێشەیەکمان هەیە ئەوەیە کە ئەم ڕنگانە وەکو خۆی پیشانی خەڵک بین لەبەرەوەی دایمەن کێشەمان هەیە کە بە ئۆنلاینشدا ئەکەی کێتەوە بەردەست ڕێک ڕەنگێکی ترە سپاس بۆ ئیشەکانی ئێمە سیفەتێکی هەیە کاتێک بۆ منە ڕسمی ئەمە ئەگرین بە سەریعە بە موبایل بۆ یەکدین هەرەوەنا دڵنیا بێتەوە کە ئیشەکەی وەی کێداوای کردو ئەوەیە دوایەوە کە ئەچێتە بەردەمی فیدباکی ئەو بەڕێزەی کە داوای کردووە ئەڵێ لە وێنەکە جوانتر لە وێنەکە جوانتر دەرچوە فعلەن ئەبێ ئەو ڕسمانیش کەیگرین ینی ڕێک ئەو ڕەنگە دەرچێتەوە باشە کاتە لەوە بۆ 20 تۆنی هەبێت هەمووی بۆ منە هەیە ئەڵێ حەزم لە کاڵەیە تووشی ئەوین بۆ منە بۆمان بردووە تۆخەکەی تایبەتی ئافرەت زۆر بیر لە وردەکاریانە کاتەوە تۆنی ڕەنگەکان کاک پێشنگ ڕەنگە بانی قرس بێ هەموو پێداویستیەک بۆ بڵاوکردنەوەی ئەم شتانە بخێتە ڕوو بۆ مشتێکەکانت بەڵام تا ڕادێکیش بۆ منە احتیمامدان بۆی بە کامێرایکی جوان بیر ڕسمەکانە جوان بێت تۆڕە کۆمەڵاتەکان ئەکتیو گەمانە گرنگم بۆ پیشەیەکیان ئیشێک گومانیتیانە اختیارکردنی ئەو تەنانەت ئەو دەنگەیشی کە ئەخرێتە سەری هەرچەنە ئەمە کاتێکی زۆری ئەوێ بەڕاستی هەنێ پێیجی ترەیە کارمەندێک دانێ بەس بۆ بەڕێوەبردننی ئەمە کاتێکی زۆرێ بۆ منە ئامادەکردنی ڤیددیوەیەک زۆر جارێ ئێمە ڤیددیۆدا ئەنین هەر لە سەرەتای دەستپێکردنی ئیشەکەەوە تەسویر ئەڕوا هەتاوەکو کۆتایی ئیشەکە بۆی خەڵک بزانێت چۆن ئەم ئیشە دروستەکرێت هەنێ جار خەڵگە هیچ شارەزایەکی نێوازانێت طبعا پرینتە لەسەرێکێ بێگومان بەکارهێنانی کامێرا و دیکۆر و زۆر جار بە دوای دیکۆرێک بۆن منە خۆرەکە ئەبێ لە بەردەم خۆرەکەیە ئەمەزمانی زۆرەکەی ئەڕۆڵە جا خۆی هات دواوی وەزعەکە ببینی جاری وایە ناتوانین ڕسمەکەەوە هەر سێرگەیتەوە بەڵام باشەوەی دیار نییە ئەستاگیان باەمە کاکێشنگ بەجێ هێڵین ئیشەکەی خۆی تاوکە باشە زۆر چاکە باس لە ئیشی نۆمەڵ بکەین لێرە بڕۆین زۆر باشە فەرمو فەرمو ئێستاخانکی حەزی لە گوڵە لە ماڵەکەتانە خۆم زۆر حەزم لێتی هەر خۆشە گرنگی پێی هەردووکمان گرنگی پێین خۆمەوە سەرەکەم بەڵام من زیاتر بۆنی تا چەند گرنگە لە ماڵە بەڕایتەوە بەڕای من زۆر گرنگە لە برەوەی شتێکە زۆر حەزی پێ ئەەکەی ڕۆژانە خەریکی ئەبی گرنگی پێ ئەیت خزمەتی زۆرە خزمەتی زۆرەوە ئەیکیت باشە ینی بینیمانە لە ماڵەکانە کە دەیانن لە هەر سوچیەکەیان بڵاوێکەنەوە چۆنە هەوەی و لێرا کۆ کردێتەوە ڕاست ئەەکەی ئێرە ڕووناکیێکی زۆری هەیە ئەنی بە ڕۆژە زۆر ڕووناکە و شوێنی هەوا گۆڕکەی زۆرە و گوڵەکانیش حەز بەوە ئەەکەن لە بەرە هەمووی لێک شوێنان کۆ خزمەتی زۆرە لەگەڵ کاروباری ماڵەوە چۆنی هەموو کاروبارەکان باشن ئەزانی یعنی ئێستا هەر لە چێژلێنان و ماڵ لەخوا بەزیاب هەمووی فێر بووم وەرەگرتە بەڵنەوە لە دایکمەوە دایکم خواردنی زۆر خۆشە و دایکی پێشەنگیش بە هەمان شێوە کابانێکی زۆر باشە ماڵی خەسوش نابێت لە بیر بکەین وانە ڕێگلی مالیەکە ئاستاگیان پێم بچیە بۆ خانمێک کە بێوێ کارێک بکە یا دەستڕنگینیەک بەهرەیەکی هەیە بە تایبەتی لە بواری هوەریە خانمان کەمترەتوان بێنە پێشەوە پێمی من بۆ خانمان ئەوەیە کە نەترسێن واتە ئەگەر دەستیان نایە هەر ئیشێک کە خۆیان باوەڕیان بە خۆیان بوو و بەدڵنیاییەوە لە پاڵ ئەمە لایەنە دینیەکان لەبیر نەکەنواتە ونە ئیشێک باشعنی لایانی دینی ڕێگرە بۆن ئەگەر کارێکی هوەری جوان بکەیت لەسەر ئەم شێوازی کە بەڕێستان کردوتانە
هیچ ڕێگریە هەیە لەلایەنەوە هیچ ڕێگریەک نییە منیش ئەمە ئەوە بڵێم واتە لە کۆمەڵگەی ئەمەوا تێگەیشتون بۆ منە حیجاب بیت یان سەرپۆشە بەسەرەوە بێ زۆرێک لە ئیشەکان ناتوانانی بکەیت بەڵام بەڕای من ئافرەت ئەتوانێت زۆر شت بکات و گرنگێکی زۆر بۆ لایەنانە بات کە خۆی حەزیلەتی تەنها نەترسێت ترسی لەوەنە بە زەرەر بکات یان شتێکی لەوە ڕەنگە بێتە پێشوانە بڵێ یۆیەتە پێش بەڵام ئەگەر تۆ بەردەوامی بە هەر شتێک بیت ئەنجامی ئەبێت ئەوەستایان لە داهاتواتەوە چۆن پێش بکەوی چۆن بەردەوام بیت ینی هەوڵی زیاتر خۆت ببینیتەوە یان هەلی کار بۆ کۆمەڵی خانمی تر دابین بکەی کارەکەت گەورە بکەی لە ئێستا شتێکی وەمان لە خەیاڵان نییە بەڵام لە داهاتووە بەدڵنیاییەوە بیرۆکەی ئەومان هەیە ئیشی لەسەر ئەەکەین ئینشاءڵڵا کە بتوانین هەلی کار بۆ چەند خانمێکی تر بڕەخسێنین هەرچەنە لە ماوەیە چەند کەسێک ئەوە پێشنیاریەوەیان کردووە کە لای ئێمە ئیش بکەنیان لەگەڵ ئێمە بن بەڵام بۆ ئێمە لەم کاتێ جارێ بەڵێ بەڵنیایەوە هیوای سەرکەوتنەوە بۆ خوازم سپاس بۆ لەگەڵمانە بووی لەم بەرنامەیە ئینشاءڵڵا بەکاری باشتر و جوانترەوە ببینینەوە زۆر سپاسەکەم ئەزیزان بەم شێوازە بەرنامەی ئاژینی ئەم جارم پێشکەش کردن سپاس بۆیەوە کە بینەرمان بوون سپاس بۆ هاوکارانم بەخوای گەورەتان ئەسپێرین